ئەوەی بە پلەی یەکەم هەوڵیدا کورد و کوردستان بەکاربێنێ بۆ پلانی خۆی ئەڵمانیەکان بوون. ئەڵمانیەکان هاتنەوە سەر بەهێزکردنی فکرەی جامیعەی ئیسلامی و ئیعلانی جیهاد دژی کافران، چکە بە شێوەیەکی مخابراتی ئەیان کرد. کارتێکردنیان هەبوو کە بەناو خەتی عوسمانیەکانی لایەنگرانی سوڵتان عەبدولحەمید و شەریعەتە کە بووبوون بە ژێردەستی تەلعەت پاشا و جەمال پاشا و ئەنوەر پاشا و بیرنامۆکانی تری خاوەن ئینقلابەکەی 1970ەوە، بەڵام نفوزیان مابوو. بۆ بڵاوکردنەوەی ئەم فکرەیە کاریگەر بوون. لەو میلەتانی کە کەوتن نەژێر کاریگەری فکرەی جامیعەی ئیسلامیەکە و جیهاد سەر لە نوێ، طبعا هەر کەوتبوو نەژێر ئەو فکرەوە، بەڵام سەر لە نوێ کەوتنەوە ژێرتین و تەوژمی ئەو فکرەوە، هەروەها دید و تێڕوانینێکی جیهادی و ئیعلانکردنی جیهاد بەرامبەر بە ئینگلیز و ڕووس کوردەکان بوون بێگومان، چکە نزیک بوون لە ئەستانە، نزیک بوون لە مەیدانەکانی ئەو دەبەرەگڕاچوون و هەوڵدان بۆ گرتنە دەستی لووتکەی دەسەڵاتێتی لە ئەستانە. تورکەکانیش دیسان هەستیان بەوە کرد کە باریان لارە لەگەڵ ئەوەشا کە تۆرانیزمن کە زۆر دڕندەر بەرابەر بە میلەتانی تر بە تایبەتی کورد و عەرەب و ئەلبان، بەڵام لە هەمان کاتە پێویستە لەگەڵ کووردا مساوەمەیەک بکەن و ململانەکە کەمترکەنەوە بۆ ئەوی بتوانن هاوکاری یەکتری بکەن، بەرەی ناوخۆیان بەهێزترکەن، وزەی کوردەکانیش بە گەڕخەن. بۆیە ئۆتۆنۆمیەک کاتوانێ پێی بوترێ ئۆتۆنۆمیەکی بچکۆلەیان دابوو بە کوردەکان، پشتیانە گرتن، چونکە لە بەرامبەری ئەوانیشە ڕووسیەکان کە پشتی ئەرمەنیان گرتبوو قەتڵ و عامێکی زۆری کوردەکان کرابوو. ئەمەی کە باسیەکەم لە نیسانی 1915 باسەکەم. ڕووس پشتی ئەرمەنی گرتبوو، شەڕێکی ڕیشەکێشی و جینۆسایدێکی شێوازی ئەنفالەکانی سەردەمی ئێستای عمری ئێمە لەو سەردەمە لەسەر بابوو باپیرانی ئێمە لە باکووری کوردستانە کرابوو، بە تایبەتی لە ناوچەی ساری قامیش، لە ناوچەی ئەرز ڕۆم. مینۆرسکی کە خۆشی کار بەدەستێکی ڕووس بوو، قەیسەری بوو، پسپۆڕێکی کوردەوانی بوو، اقتراحی هەبوو کە یارمەتی کوردەکان بدرێ، بەڵام پێشنیازەکەی کۆتایی لە زەمانێکا بوو کە زۆر کۆتایی پێهات بوو. ڕووسیەکانیش چەند جار وتمان هیچ جۆرە احتیمادێکیان بە کوردەکان نەئەکرد، بە تایبەتی کە ئاسووری و ئەرمەنیان لەبەردەستا بوو. ڕووسیش برانی بەڕێزبەوەی بزانین لە ڕووی دینیەوە ڕووس ئەرسەدۆکسین، لە ڕووی ئومەتی سلاڤین کە لە مۆسکۆ دەست پێکەن هەتا سربیا دێن بە هەنگاریەوە بە وڵاتانەشە، دین و عەقیدەشیان ئەرتەدۆکسین. ئەرتەدۆکسیەکانیش وشەی ئەرتەدۆکس چۆنێ ماڵین مسلمانێکی سەلەفی سەختگیر، ئەرتەدۆکسیش یعنی مەسیحیەکی پابند بە دینەکەیەوە. ئەرتەدۆکسیەکان بە درێژایی تاریخی خۆیان زۆر دژی ئیسلامەتیەکان بوون، زۆر دژی مسلمانان بوون، زۆر دڵڕەقانش بەرامبەر بە مسلمان وەستاونەتەوە، بۆیە کە بەرامبەر کوردیش وەستانەوە زۆر بێ بەزەیانە وەستانەوە. دڵنیاشم لەوە کە نەوەی نوێی کورد لە 1990 زیاتری بە نیو حسابی بکەین، لە 1990 بێ ئاگایە لەو هەموو حەملەی جینۆسایدەی کە ئەرمەن بە یارمەتی ڕووسیەکان بەرامبەر بە کورد کردویانە. و زۆر زەروریشە بگەڕێنەوە سەر تاریخی ئەو چەند ساڵە، ئەو 4-5 ساڵە کە چەند بەخەستی لە کوردراوە، بە درێژایی ڕووبەری کوردستان لە باکووریەوە هەتا خوارێ بۆ باشوور تا خانەقین کەوتە بۆ ژێردەستی حملاتی ڕووس و ئەرمەنیەکان و چەوسانەوەیکی زۆر زۆریان بەسەراهێنا. ئەوە سایکسپیکۆ بوو کەوای کرد ئەرمەنیەکان دەستیان شل ببێ و سۆڤێت کە هاتە پێشەوە کۆمۆنیستەکان لە 1970 لە شۆڕشی ئۆکتۆبرا ئیتیفاقی سایکسپیکۆیان ئیلغا کردەوە ئەجینا. دابەشکردنی کوردستانیش دوای شەڕی چاڵدێرانی 1514 لە 1916 بەپێی ئیتیفاقی سایکسپیکۆ دیسان تەوزیع کرابوو. ئەم کوردستانە بەشە باشوورەی ئێمە لە ئەسڵا بەپێی ئەو ڕێکەوتنە نهێنیەی نێوان فەڕەنسا و بەریتانیا، کوردستانی ئێمە کەوتە بەردەستی فەڕەنسیەکان بەو مەرجەی ئیمتیازاتی شەریکاتی بەریتانی لە مووسڵ و ناوچەی ترا بپارێزرێ. بەو شێوەیە بوو دوایی ئاڵوگۆڕی پێکرا سووریا درایەوە بە فەڕەنسا مقابلەوەی کە
ویلایەتی مووسڵ و باشووری کوردستانی ئێمە یعنی بدرێتە دەست ئینگلیزەکان. لەو سەردەمەشا کوردستانی باکوور بە تەواوی کەوتبووە بەردەستی ڕووسەکان حربێکی ئیبادەیان بەرامبەر بە کورد کرد. خەڵکی گومانی بە ئەو ناچێت کە 1 ملیۆن کورد بە پێی وەسائقێک کە ئێستا کەشف بوون 1 ملیۆن کورد ئیبادە بووە لەو فترەیە، جینۆسایدی بەسەرا هاتووە. هەموو وڵاتی کەوتبووە بەردەستی بەتایبەتی ئەرمەن و ڕووسیا هەروەکوتم لەسەرەوەی سەری قامیش و بایەزیدەوە هەتاکو ئەگاتە خانەقین، سلەیمانی، ڕەواندۆز. کورد ڕای کرد بۆ مووسڵ، کورد لە ناو جادەی مووسڵا لە برسا گیانیان دەرەچوو، خەڵک دفنیە کردن. تۆرانیەکانیش لەو سەردەمەیە بە هەمان شێوە. ئەو ڕۆڵێک کە ئەوانیش بینیان ڕۆڵێکی کەم نەبوو. 600,000 کوردیان لە کوردستانی باکووری خۆمانەوە لە ڕۆژهەڵاتی باکووری کوردستانەوە نەقل کرد بۆ شوێنەکانی تری تورکیا کە وردەوردەوایان لێهات نفوزیان بوو بە لە سەتا دەی ئەو ناوچانە و تیانە توانەوە. بۆیە ئێستاش زۆر تەبیعیە کە ئەبینی دوو کرمانجی باکوور بە تورکی پێکەوە قساکەن، یەکیان هی دەرسیمە زازاییش بێ غەیری تورکیە کە ناتوانێت هیچ جۆرە تەفاهمێک لەگەڵ کوردێکی تربکا کە خەڵکی دیار بکرا. ئینگلیزەکانی ژەو کاتە مێجەرسۆن هاتبوو کە فەرمانبەرێکی مەشهور و لێزانی ناو عەشایرەکانی فارس بوو، هەروەها ڕۆڵێکی لە هەندستان بینی بوو. ئەو هێنرا بوو بۆ بەغدا، ڕۆڵێکی گەورەی بینی بوو لەو خەتی نێوان بەغدا و خانەقین کە 3 ملیۆن پاوەنی ئەو سەردەمەی فەراهەمە هێنا بۆ میزانیەی بۆ بوجەی دەوڵەتی بەریتانیای گەورە. مێجەرسۆن هاتبوو خانەقین و ئەوەی داگیر کردبوو سوپایەکی لە کووردە مرتەزەقا هەروای پێوترە، سوپایەکی جاشی کوردانی دروست کردو لە 200 چەکدار لە ناو خانەقینە ئەمنیەتی ئەو ڕێگایی نێوان بەغدا خانەقین کرماشانی پێ ئەپاراستن، یان بڵێن ڕێگای بەغدا خانەقین کرماشانی پێ ئەپاراستن. و بالمقابل لەو دیویش مێجەرسۆن کۆمەڵێکی لە هۆزی کەڵوەر دیسان توانی بوو بۆ لای خۆی ڕاکێشێ و چەکداریان کا و بەرامبەر بە سنجابیەکان بەکاریان بێنێتەوە کە ئەوانش لەو سەردەمەیە وەلایان بۆ ئەڵمانیا هەبوو. ئەم شەڕە ئیبادەی کە بەرامبەر بە کورد لەو فترەیە ڕوویدا لە ساری قامیش کە ڕوویدا ئاخری باکووری کوردستانە دوای ئەو شاری بایەزید. لە شاری بایەزیدا لە یەک لەسەر دەی کورد مایەوە، نەتیجەی ئەو هەموو ڕیشەکێشکردنی کورد و کوشتن و ڕاوەدونان و دێسووتاندنیان و باخوباخات داگیرکردنیان مناڵ کوشتنیان. وان ئێستاش کە پایتەختێکی گەورەی کوردستانە لە باکوور، وان بڕیار بوو ڕووس بیگرێ بیدا بە ئەرمەنیەکان. بۆیە لە 14/5/1950 گەورەترین قەسابخانەی مسلمانانی کورد لەو شارەدا ڕوویدا لە بەردەستی ئەرمەنیەکان کە ئەو کاتە 250,000 ئەرمەنی هاتبوون بۆ ئەوی شارەکە بگرن و وەکو چۆن جوولەکەکان بە هاگانا و شتیرن عەسابەی خۆیان دروست کردبوو، چەکدار و بکوژی خۆیان دروست کردبوو لە ژێرباڵی ئینگلیزەکانە. دوای وعدی بەلفۆر 1970 هاتنە فەڵەستین و ئیسرائیلیان بۆ خۆیان لە 1948 دروست کرد. ئەرمەنیەکانیش بە هەمان شێوە تاشناق کە بکوژەکان و جەردەکانی ئەرمەن بوون، ئەو کاتە ئەوانیش هەموو لە ژێرباڵی ڕووسا هاتبوونە پێشەوە. لە 14 ماییسی 1950 گەورەترین قەسابخانیان بۆ گیانی کورد لەوێ دروست کرد لەوان، چونکە ئایانویست وان پاک بێتەوە بەلای خۆیانەوە وەکو قودس ئۆرشەلیمی جوولەکەکان، ئایانویست وان پاکەنەوە لە کوردەکان و بەو شێوەی لێبێ تایبەت ببێ بەهی ئەوان. و دیسان هجوومەکان سەری کێشا هجوومێکی تریان ئەمجارە هێنا بەرە و خوی لەبەری ئێستای ئێرانەوە ورمێ ئەو ناوچانیان هەموو کەوتە ژێردەست و بەرەو خواروتر هاتن پێچیان کردەوە بەرەو ڕەواندۆز، هاتنە ناو ڕەواندوزە و خەڵکێکی زۆریان کوشت و خەڵک هەمووی لەوێ لە دەڤەری بادینان هەمووی ڕای کرد و گەیشتنە مووسڵ. هەروەکوتم لەوێ خەڵکێک لە برسا مرد. لە خەتێکی تری ئەو لاشەوە لە خۆی ورمێوە ڕۆیشتن بەرەو کرماشان، لەوێ هاتنە ناو خانەقین، گەورەترین قەسابخانەشان لە خانەقینا دروست کرد. ئێستا ئەو وەسائقانەی کە دەسمان کەوتون ئینگلیزەکان، تەقریری ئینگلیزەکان کە ئێستا هەندێکی لەلامە بە ئینگلیزیەڵێ 500 کورد لە یەک شوێنێکی خانەقینە سەر بڕرا و کوژرا. ئەمەی باسێکم ساڵی 1950ەیە.
هێرشێکی تری ڕووس و ئەرمەن ئەم جارەکە هاتنە سەر بەدلیس و دیاربەکر ویستیان ئەویش تەطهیرێکی عێرقی لێ بکەن واتە جینۆسایدێکی تر بەسەر کووردا بەڵام تێکشکان و دەوڵەتی عوسمانی توانی بە سوپایەکی خۆی ڕوبەڕوویان بوەستێتەوە و ئەو شۆڕشیان تێک بشکێنێ ئەو هێرشیان تێک بشکێنێ و بگەڕێنەوە. کوردێکی زۆر لە ناوچەکانی خۆیان هەموو ڕایان کردبوو دەرچوو بوون. یەکێک لە گەورەترین سەرانی مجریمی ئەرمەنی کە ناوی ئەندرانیکە کە مەشهورە بەوەی شەقی ئەرمەنیە یعنی سەرسەری ئەرمەنیەکانە بە تەنیا بۆ خۆی 6,000 مناڵی کوشت و لەو ناوچانەکە ئەکەوتە بەردەستیان لە ناوچەی برادۆست 30 گوندی ڕووخاند دوایەوەی کە کوردەکانی لێ کوشتن یا دەری کردن. برادۆستیش ئێستا ئەو کەسانی کە شارەزان برادۆست دەکەوێتە نێوانی ڕەواندوز و کە دێەوە بۆ دۆڵی سەرکەبکان و بەرەو قەندی لە ڕۆی ئەکەوێتە ئەو ناوچانەوە کە ئێستاش هەر برادۆستی لەوێ نیشتەجێن. لە 3,000 ماڵ 6 ماڵی لێما بوو کە بەدەستی ئەندرانیک خۆی کوژرا بوون خۆی فەوتا بوون. خەڵکی سلەیمانی ئەوەی کە ئێستا ئێوە لە باپیرانەوە ئەیویستنەوە کە ئەڵێن ساڵی گرانیە گەورەکە. گرانیە گەورەکە ئەو ساڵێک کە بە تەقریری ئینگلیزەکان ئێستا دیسان نەویشم لە بەردەستایە کە ئەڵێ لە 180 خەڵکی سلەیمانی بە سەبەبی گرانی و مەجاعەیەک کە ئەرمەن و ڕووس دروستیان کرد مردن. لە 180 خەڵک لار بوونەوە مردن چونکە گوندەکان نەیانتوانی هیچ شتێ بەرهەم بێنن وەکو حاصڵاتی زراعی بۆیە ئیتر ئەو گرانیش کەوتە ناوە. ئەوان وەختێک کە ئاهاتنە هەر ناوچەیەک ڕووسەکان و ئەرمەنیەکان هەموو زراعی ئەو شوێنانیان ئەفەوتان و بنیەی تەحتی یعنی هەرچی شتێک کەوا کشت و کاڵی کوردەکانی لەسەر بێ هەمویانە سووتان و یان فەوتان و وەکو ئێستا پێوترە ژێرخانی ئابووری هەمویان تێکەدا.